کەرکووک ئەو شارەی بە درێژایی 14 ساڵ کورد حکومڕانی بوو، بەڵام ماوەی 2 ساڵە کارتەکانی ئەم شاری لەدەستداوە و لە هێزی حکومڕانەوە بۆتە ژمارەیەکی لاواز. لایەنە کوردیەکان هێشتا قۆناغی بیرکردنەوەیان لە پێگە بەهێزەکەی جاران و خراپی دۆخی ئێستایان تێنەپەڕاندووە. ئێمە ئەمانتوانی پارێزگارێکی کورد دابنین تەنها بە ڕێکەوتنی لیستی برایەتی کە چەند عەرەب و تورکمانێکی تیا بوو لە پارتیویەکێتی کۆتایی بەو مەسەلەیە هات، بەڵام ئیتر کۆمەڵێ لەمپەڕ و ڕێگریان دۆزیەوە تا گەشت ئەوەی ڕاپەڕینەکان دەستی پێکرد و هیچ لە داواکانی ڕاپەڕیوەکانی ناوەڕاست و خواری عێراق مەسلەی نەمانی ئەنجومەنی پارێزگاکان بوو. کورد لە ماوەی 14 ساڵی دوای ڕوخانی بەعز تەنها پێکاتەی دەنگبەرز و دلێر بوو لە کەرکووک بۆ هەموو مەسەلەیەک قسەی خۆی بوو. بەڵام ئێستا هەموو پێکاتەکانی تر دەنگ هەڵبڕ و تەنها کورد بێدەنگە. ئەندامێکی ئەنجومەنی پارێزگای کەرکووکیش بە ڕاشکاوی دەڵێت کورد کارتی پێنەماوە. ئێستا لەم بارودۆخە کورد هیچ کارتێکی بەدەستەوە نەماوە، ئەبێ چاوەڕێی ئەم بارودۆخە بکەین بزانین بە چۆن ئەڕوا و چی سیناریۆیەکی کە دێتە پێشەوە، چونکە ئەوەی کە بەدی ئەکرێت لە عێراق ڕاستە لە تووڕەبوون و ناڕەزایی و گەندەڵێکی زۆر و ناعەدالەتی و کۆمەڵایەتی و ناعەدالەتی لە دابەشکردنی داهاتی وڵات هەیە. لە عێراقەت چینایەتی دروست بووە کە چینێک زۆر بە جوانی و بە ژیانێکی خۆشە گوت چینێکیش کە هێڵی هەژارێ بە ملیۆنان خەڵک ئێستا کەوتوتە هێڵی هەژاریەوە. کورد کەرکووکی لەدەستدا، هێز و دەسەڵاتی ئەو شارەی لا نەما، زۆری نەبوونی لە شارەکە و زۆری نەبوونی لە نێو ئەنجومەنی پارێزگاش بێسوودە. مادەی 140 دەستوری عێراقیش کە هەمیشە وەکو چارەسەر بۆ دۆخی ناوچە کێشە لەسەرەکان ناوبراوە، چیتر کورد دڵی بەو مادەیەش خۆش نییە. مادەی 140 هەموو پێکاتەکانی تر دژی مادەی 140ن ئەگەرچی مادەیەکی دەستوریە و لە دەستوری عێراقا جێگیر کراوە، بەڵام تورکمان و عەرەب و پێکاتەکان تر لە بەرژەوەندی ئەوان نییە لە جێبەجێکردنی، تەنها لە بەرژەوەندی کوردە بەڕاستی و ئەوانیش لەبەرەوەی لە بەرژەوەندی کووردە ئەگەر بەرژەوەندیی کەمی تورکمانیشی تابێ هەردژی دەوەستنەوە. کورد سەرباری خراپی دۆخی لە کەرکووک کەچی هێشتا لە نێو خۆیدا ناکۆکە، هەوڵی حیزبە کوردیەکان هێندەی بۆ شکانی یەکتریە، هێندە بۆ بەدەستێنانەوەی بەشێک لە پێگەی جارانی نییە. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمریکا، کەرکووک.